دڵنیاشتان دەکەمەوە دوای ئەوە کتێبێکی ترم هەیە کتێبە یعنی نەک ڕۆمانە ئەدەبی نییە نووسینە یەک لەوانە قەڵای دمدمی عەرەب شەمۆ کە ڕۆمانێکی سەتاسەد مێژوو سەرکەوتوەکان دەینووسنەوە لە خانەی ڕۆمانی مێژووی لە قەڵەمیانداوە کەسی ڕاستیەکەشی من پێتان دەڵێم دەوڵەتی سۆران لە ساڵی 1813 دەست پێ دەکا 37 کۆتایی پێدێ دەوڵەتێک بووە هەموو بنەماکانی دەوڵەتی تێدا بووە هەموو خۆمان غەدر لە مێژووی خۆمان دەکەینەوە دێین باز دەکەین زۆر بە ئەوە اینجا چ قسەیەک کراوە بۆ نمونە قسەیەکەیە ئەڵێن بە فتوایەک ئەو دەوڵەتە ڕووخاوە من پێتان ئەڵێم تو ئەو خوایە دەوڵەتێکە بێ حکوومەتێکە بێ بە فتوا بڕوخێ بۆ ڕووخان باش نییە بەڵام وایە تاقە یەک سەرچاوە قسەیەکی کردووە مامۆستا حوسێن عوزی مەکوریانی سنووری جوگرافیای دەوڵەتی سۆران لەسەر دەستی پاشای گەورە زۆر لەوەی ئێستای هەرێمی کوردستان گەورەتر بووە لە دوکان بگرە کە ئەوە قەڵاکەی ماوە هەتا نزیکی دیاربەکر تا نزیکی دیاربەکرە ماردین و میدیات و نسێبین و شنگال و هەموو ئەو شوێنانە لەژێر دەسەڵاتی پاشای گەورەدا بنە سێرت و خەرزان و تا نزیکی نیوەی هەکاریش ئەوانە ڕوودا ئەوانە مێژوو پێمانەڵێن ئەو بەڵگەنامانەی کە لەو دوایە دەوڵەتی عوسمانی تورکیا هی دەوڵەتی عوسمانی بڵاوی کردنەوە دانی پێدا دەنێن من هەوڵم داوە لەو ڕۆمانە بەخوێندنەوە بە ڕۆمانە ئەوەی کە خوێنێتەوە سنووری یعنی جوگرافیای دەوڵەتی سۆرانی بێتەوە بەرچاو من هەوڵم داوە ئەوەی کە لێم زانیوە و توانێت دەستم بەسەری داشکاوە ڕوونی بکەمەوە پاشای گەورە چییە بووە دوو سێ شتە مای پێداڵم یەک دەوڵەت بووە دوو سنووری جوگرافیاکەی زۆر فراوان بووە سێ تەساموحی دینی و نەتەوەی زۆر بەرز بووە عوسمانیەکانیش بەتەنیا نا بە ڕاوێژکاری ئەڵمانی و ئینگلیزیان لەگەڵ بووە هێرش دەبەنە سەر سێرت و خەرزان و ماردین و جەزیرە و ئەو قەت و عامەلی و منتقانە دروست دەکرێ ئەوانیش تێدا بووینە خاڵی یەکەم دوو دەوڵەتی ئینگلیز کە دەڵێن ئەگەر دوو ماسی لە بەحردا شەڕ بکەن دەستی ئینگلیزی تێدایە هەرچی بە دوای مێژووی میلەتی خۆی دابگەڕێ ئەزانی وایە خوشک و برایانی خۆشەویستم ئینگلیز دەورێکی باڵای هەبووە لە تێکشکاندنی جەنابیشی باسی کرد پشتی بە دوو سەرچاوە بەست ئەم ئەو کتێبە مێژوویانە هەمیش تر بۆ مێژووەکە وەکو ئەوەی جەنابیشی باسی کرد ئەوەی کە بەی قەت و ئامی مێژووی دایتێ دەست ئێمە گێڕایەوە بێگومان مێژوو